ئەمە دۆسی گەرمی کاتژمێر 12 لەگەڵ میوانەکەم لەسەرم بابەتە قسە دەکەم بەڕێز فەهمی بورهان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی داری هەرێمی کوردستان لەگەڵمە بەڕێز فەهمی سپاس کە لەگەڵ کوردستان 24 لەگەڵەوەی کە چاوەڕێی جێبەجێکردنی مادەی 140 دەکرێت کۆمەڵێک بڕیار لە پەرلەمانەوە دەرچووە بۆ گەڕانەوەی زەویزاری جوتیارانی کورد کە خاوەنی ڕەسەنی ئەو زەویانن بەڵام تا ئێستا تعریب لە ناوچە کوردستانیەکان بەردەوامە کەی ئیتر ئەم پرسە یەکلا دەبێتەوە هەوڵەکان بەکوێ گەیشت ئەم کاتتان باش سڵاو بۆ جەنابێت و بۆ بینەرانی بەڕێز سڵاو بۆ هەموو ئەو جوتیارانەی کە لە ناوچە کوردستانیەکان ڕۆژانە بەدەست ئازاری خاک و کێشە و گرفتی سیاسی دروستکراوەوە شەو بەسەر ڕۆژەکەیان نادێت سەرباری ماندووبوون و جوهدی زۆریان بۆ ئەوەی بتوانن ژیانێکی شکۆمەندانیان هەبێت بەداخەوە ڕۆژ دوای ڕۆژ سات دوای سات گرفتی جۆراوجۆر دێتە بەردەمیان ئێوە خۆتان نەزانن ئێمە لە دەستەی ناوچە کوردستانیەکان ڕاستەخۆ لەگەڵ کۆمەڵێک یەکەی ئیداریە تەعاملەکەین کە ئەوانیش پارێزگای دیالەیە پارێزگای تکری سەلاحەدینە و پارێزگای کەرکووک و نینەوەیە حقیقەت ئەم ڕووداوانی کە ڕوو ئەدەن بۆ ئەوەی بە ڕوئایەکی فراوانتر تەماشایکەین ئەوەیە کە هەتاکو ئێستاکە حکوومەتەکانی عێراق حکوومەتی یەک لە دوای یەکەکان واتە بەبێ ئەوەی مەبەستمان جیهەتێکی دیاریکراوە یاخود کابینەیەکی دیاریکراوی ئەم حکوومەتانە بن کە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە دروست بووە ئەوەی کە ڕوئایەکی وازحیان بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە لەگەڵ ئێمەیان نییە و بە بڕوای من مەسلەکە تەنها چارەسەرکردنی ئەو گرفتارە نییە کە پەیوەندی بە خاکەوە هەیە بۆ ئەو ناوچانە کێشە دەستوریەکانی تریشمان یعنی من بڕوام وایە لە دەستوری هەمیشەی عێراقا کەمترین مادەی دەستوری هەیە کە ئێمە وەکو خەڵکی کوردستان توانی بێتمان یعنی لە بەدیهاتنی سودمەند بوو بێتین یاخود گرفتی بۆ دروست نەکراوێت بە دیاریکراوی ئەمەی کە ئێستا کەش لەو ناوچانە هەیە بە بڕوای من پەیوەندی بەوە هەیە کە ئیرادەیەک نییە لە بەغدادەوە بە ئاراستەی چارەسەرکردنی ئەم کێشانە ئەمە خاڵی دووەم ئەوەی کە جەنابەت باست کرد حقیقەت ئەوەی لە پەرلەمانی عێراقەوە دەرچووە بڕیار نییە یاسایە واتە قووەتی لە بڕیاریش زیاترە یاسا دەرچووە بۆ چارەسەرکردنی مڵک و ماڵی جوتیاران وەکە ئێماڵین جوتیاران ئەمێ ئەو ڕوونکەمەوە لە ڕاستیە ئێمە وەکو دەستەی ناوچە کوردستانیەکان یاخود فراوانتر وەکو حکوومەتی هەرێمی کوردستان تەنها داکۆکیمان لە کوردەکان نەکردووە کە دانیشتوی ڕەسەنی ئەوێن و لە ڕووی مێژوویەوە هەزاران ساڵە لێژین بەڵکو ئێمە داکۆکیمان لە برایانی تورکمانیش کردووە کە لەوێ زەویزارەکانیان وەکو ئێمە دەستی بەسەرا گیراوە بۆیە ئێمە بەش بە حاڵی خۆمان پێمان وایە باشترین چارەسەر ئەوەیە ئەو یاسایی کرد لە پەرلەمان دەرچووە و لە وەقعی عێراقیە بڵاو کراوەتەوە تعلیماتی بۆ دەربچێت ڕەنگە پرسیارەکە ئەوە بێت لە دوای چەندین مانگ ئەم تعلیماتە بۆ دەرناچێت بۆی جیهەتی تەنفیزی یاساکە جێبەجێ بکات من بەش بە حاڵی خۆم پێم وایە ئەمەشیان کردوێتە کەرەسەیەکی ئینتیخابی و جددینین و وەکو مەلەفێکی سیاسی هاتوون ئەم تعلیماتە بە بۆچوونی من یعنی تأخیریان کردووە بۆ ئەوەی ئەم یاسایە جێبەجێ نەکرێت و ئەم کێشانە بەم جۆرە بەگشتی باسی ناوچە کوردستانیەکان بکەین بینین لە سەرگەڕان و شەناغە و گوندەکانی دەوروبەری هاوکات لە تەپەسەوز وەکو ئێستا بینین داوای تاپۆکردنی زەوی جوتیاران بە ناوی عەرەبی هاوردەوە دەکرێت بەگشتی کێشەکە تا چەندە بەرفراوانە تا چەندە مەترسی هەیە ئەمە پەرە بسێنێت جوتیاران دەستگیر دەکرێن دەدرێنە دادگا لایەکی ترەوە بە جەمەدانیەکان خەریکن بخنکێنرێن ئەم مەترسیانە تاکەی هەیە وەڵا خاتون ئەمە کێشە مرکزێکی ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقیە یعنی کێشەی ڕاستە ئێمە بەداخەوە کێشەی موچە و ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان تێکەڵی ئەم مەلەفە سیاسیە کراوە و وای کردووە بەرچاوی خەباتی سیاسیمان بۆ ئەم پرسە مرکزیە لێڵ بکرێت و تەرکیزمان نێڵن لەسەری ئەگەر نا لە ڕاستی ئێمە لە بیرمان نەچێتەوە کە ئەمە کێشە جەوهەریەکەی ئێمەیە و بە درێژایی مێژوو ئەم کێشەیە هۆکار بووە کە ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقیە شۆڕژ لە دوای شۆڕژ
بەردەوام بێت و ئێستا کەش لە دوای پرۆسی ئازادی عێراقیەوە ئەم شۆڕشەمان گواستۆتەوە ناو پەرلەمان بۆ ئەوەی بتوانین لە ڕووی یاساییەوە کێشەکانمان چارەسەرکەین ئەگەرنە حەقیقەت ئەوەیە ئێمە کێشەی یاساییمان لەگەڵ حکوومەتی عێراقیان نییە ئێمە کێشەی خاکمان هەیە و ئێمە کێشەی سیاسیمان هەیە بۆیە ئەم کێشانە ئێمە دەبێت بەردەوام بین لەم هەوڵانی کە داومانە و ئەم هەوڵانی کە دراویشن لە ڕاستیە من بە هەوڵی گەورەی ئەبینم ڕاستە بە ئەندازی گەورەی هەوڵەکانی ئێمە گرفتیش لە بەردەم هەوڵەکانی ئێمەیە هەیە کێشەکە تەواو سیاسی ئەوەی لەو ناوچانە ڕوودەدات هیچ پەیوەندی بە کێشە یاساییەوە نییە ئەخۆ خاتون کاتێکە حزبی بەعەز دێتە سەر حکم ئەو ناوچانە ئەو زەویانە بە بڕیاری بڵین مەجلیسی قیادەی سەورە لە جوتیاری کورد و تورکمان وەرئەگیرێتەوە ئەدرێت بە عەرەبێکی هاوردا کەی ئەمە یاساییە یعنی لە چۆیە ئەم بڕیارێکی یاساییە یەکەمین بڕیار لە ساڵی 1970 دەرچۆ بە ئیمزای ئەحمەد حەسەن بەکر نزیکەی 120,000 دۆنم زەوی ئێمە لە کورد وەرگیراوەتەوە و بەشێکشی بۆ برانی تورکمانە کەوابوو ئەمە لە ڕاستیە ئەمە مەلەفی یاسایی نییە ئەمە مەلەفێکی سیاسیە ئەمە لە خۆمان پرسین پێش ئەوەی لە ساڵی 79 و ئەم نیزامە بێتە سەر حکم ئایا ئەو زەویانە هەمووی بەدەستی کوردەوە نەبوون ئایا کورد لە زێدی خۆی نەبوو لەسەر کێڵگەی خۆی نەبوو لە گوندی خۆی نەبوو ئەی ئەم ڕووداوە گەورەیە بۆ ڕوویدا چی وای کرد ئەم ڕووداوە گەورەیە ڕوودات ئەم یاسایە بۆ ڕووی ینی ئەم کێشە کۆمەڵایەتیە چۆن دروست بوو تاوەکو بەرگێکی یاسایی بۆ دروست بکرێت بۆیە ئێمە دەبێت یعنی ڕاشکاو بین بەڵام لەسەر بنەمای کار و کاردانەوەنا ئێستا ئێمە هەمومان دەستوریەکمان هەیە و ئەم دەستوریە گەلانی عێراق پەسەندیان کردووە باشتر وایە هەموو لایەکمان پابند بین بۆەوەی عێراق سەلامەت و تەندروست بێت زۆر باشە دیارەکە ئەمە بێ بزانم کە کۆی ئەم بابەتانە چی لێ دێت لەلایەکەوە نوێنەری جوتیاران و داواکاری جوتیارانیان گەیاندۆتە ئەندامانی نوێنەرانی عێراق ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەوێ نوێنەرانی کورد بۆی کە داواکاریەکانیان بگەێنن هاوکات هەم ناڕزایەتیانە هەر بەردەوامەوە وەکو دەستەی ناوچە کوردستانیەکان دوا هەوڵەکان چی بووە بۆ کێشەی جوتیاران بە تایبەتی لەم وەرزەکە وەرزێکی گرنگە وەرزی درێنەیە بۆ جوتیاران وڵا خاتون ئێمە ئەم وەرزە بۆ ئێمە وەرزێکی گرنگە کە وەرزی درێنەیە وەرزی حەسادە بیرمان نەچێ پێشتریش وەرزی چاندن بووە لە کاتی وەرزی چاندنیشە هەمان گرفتمان بۆ دروست کراوە ئەمەی ئێستا بە دیاریکراوێکە قسێکی لەسەرکەنی تەپەسەوس 1800 دۆنم زەوی کە ڕوبەرێکی ئەجگار گەورەیە یعنی خۆی وازەح ئەڵێم عەقدەکانتان بۆ تازاکەینەوە واتە تاپۆ نییە یعنی قسەکەشیان قسەیەکی تەواو وازەحە یعنی ئەوە تاپۆی ئەوان نییە بەڵکو ئەوە هی خەڵکی ئێمەیە هی جوتیاری کە ئەڵم خەڵکی ئێمە مەبەستم ئەوەیە کە بڵێم هی خاوەن حەقەکانە ئەم زەویانە هەوڵ ئەدرێت بە عەقد بدرێتەوە بۆوانی کە ئێساکە لەسەرین بۆ عەرەبانی کە ئێساکە لەسەرین ئەمە ئێمە بەردەوام لەگەڵ فراکسیۆنەکانی خۆمانە بە دیاریکراییش فراکسیۆنی یەکێتی پارتی لەسەر خەت بووینە و ئێستا کە ئێمە لە بەردەم ئیڤێنتێکانی وەکو دەستەی ناوچە کوردستانیەکان لە داهاتیوەکی نزیکە کە ڕەنگە بڵێم ئەمە یەکەم جارە ینی باسی بکەین چکە حەقیقەت هێشتان بڵین ستراکچەری ئیڤێنتەکەمان ڕێک نەخستووە دوا بڕیارمان لەبارەوەی نەداوە ئەمانوێ قسەیەک لەسەر ئەم بابەتانە بە بێگومان لە ڕووی یاساییەوە بکەین کە ئەڵم لە ڕووی یاساییەوە مانای ئەوە نیە من بۆ عودە سیاسیەکەیم لەبیر چووە هەوڵ بدەین فشارەکان زیاتر بکەین و ئومێد ئەەکەم ئەم مەلەفانە نەکرێتە مەلەفی ئینتیخابات ئەمە ژیان و گوزەرانی خەڵکی پێوە بەسراوە من بە تاوانی ئەبینم هێزێکی سیاسی عەرەبی ئەمە وەکو مەلەفێکی ئینتیخابی تەماشای بکە لە پێناوی دەنگێک زیاتر یان کەمتر سەدان ماڵە کورد و ماڵە تورکمان لە ناوچەکانی خۆیان دوور بخاتەوە و نێڵن یعنی ژیانی ئاسایی ڕۆژانی خۆیان زۆر باشە دیارە کە کێشە لە ناوچانە هەر زۆرن تەنها کێشەی زەویوزاری جوتیاران نیە ئەگەر دەرفەتم بدە ئێمە بابەتێکی دیکە وەکو کۆتایی لە جەنابەت بپرسم هەرچەندە پەیوەندی بە کێشەی جوتیارانەوە نییە ماوەیەکە کە دەرچوانی زانکۆی گەرمیان لە خانەقین کە دەرچووی زانکۆی گەرمیانن لە ژێر خێمەکان دامانیان گرتووە لە بەڕێ حکوومەتی عێراقیان نامەزرێنێت ئەم بابەتە چۆن چارەسەر دەکرێت دان بە بڕوانامەکانیشیاندا نامرێت وەڵا دیار ئێمە لە ماوەکانی ڕابردووە زانکۆیەکمانە بۆ لە زانکۆی خانەقین و ئەم زانکۆیە بەڕاستی ینی سەپۆرتێکی گەورەی حکوومەتی هەرێمی کوردستان بووە و خەڵکێکی زۆر لی سوودمەند بووە بەداخەوە یعنی ئێمە هەم زانکۆ ئەو خوێنکارانەمان لە گەرمیان و ئێستا کە هاوشانی ئەمەی کە ئەم گرفتیان بۆ دروست کراوە کە بێبەش کراون لە حەقێکی مەشروعی خۆیان خۆتان نەزانن لە پاڵیشیان لە ماوەکانی ڕابردووە وەزارەتی
تعلیمی عالی عێراقی بە دیاریکایی لە مانگی 6 ئەم ساڵە بە نووسراوی فەرمی ڕێگری ئەکات لەوەی کە خوێندکاران و قوتابیانی ئێمە لە ناوەندەکانی خوێندنە بە کوردی حەقی وەڵامدانەوەیان هەبێت کە ئەمە خەرقێکی زۆر وازحی زمانی کوردیە. یعنی کە بەپێی مادە 4 دەستور زمانی کوردی و زمانی عەرەبی زمانی فەرمی دەوڵەتی عێراقین. واتە ئەمە هەوڵ ئەدرێت ناسنامەکەش جەوهەری خەباتەکەی ئێمەش کە مەسەلەی زمانە مەسەلەی ناسنامەیە گرفتی بۆ دروست بکە. لە کاتێکا تۆ زمانی کوردی کێشەی بە دروست بکرێت هەروە بە ئاسانی ڕێگە نادەن خوێندکاران و قوتابیانی ئێمە سودمەند بن لە دامەزراندن. واتە گرفتەکە گرفتێکی بە شێوەیەکی گشتی ئەتوانم بڵێم فراوانترە لەوەی کە بڵێن لێرە 1800 دۆنم زەوی یان لێرە چەند خوێندکار و قوتابیەک دا ئەمەزیێن یان دانامەزیێن عنی ڕوئیاکە یاخود مەلەفەکە مەلەفێکە دەبێت لە پاڵ هەوڵەکانە هەوڵە یاساییەکانە دەبێت جوودی سیاسیش بەردەوام هەبێت لەگەڵ حکوومەتی عێراقیە بە ئاراستی چارەسەر. زۆر سپاس دەکەم بەڕێز فەهمی بورهان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان لە هەولێرەوە لەگەڵمان بووی. سپاس.